لە هەرێمی کوردستان ئەو مافانەی کە پێویستە تاکێک هەیبێت و بۆ زامنکردنی ژیانی لە ئێستادا مافەکان هەمووی دەستەبەر کراوە. ئێمە ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین بۆ بەدەستێنانەوەی مافەکانی تاک بۆ زامنکردنی ژیانی تاک بە میوانداری زۆر بەڕێز خاتوو گەلاوێش ساڵە کاندیدی ژمارە 64 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بە خۆشحاڵیەوە ئێستا لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانایە. خاتوو گەلاوێش سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش. سڵاو لێبێ خاتوو گەلاوێش. خاتوو گەلاوێش سڵاو لێبێت ئەم کاتەوە باشە گەر گوێبیستی ئێمە بیت با باس لەوە بکەین بزانین لە هەرێمی کوردستانە لە ئێستادا مافەکانی تاک هەمووی دەستەبەر کراوە ژیانی تاک لە هەرێمی کوردستان ئازامنە وەرە ئێمە هەمیشە زین لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی ئەوەی داوە لەوەی کە هەموو تاکێک بتوانێت مافەکانی هەبێت هەر لە منداڵیەوە بیگرە هەتاوەکو کەسێکی گەورە. بەڵام ئایا لە هەرێمی کوردستانە ئێستا تا چەند کار لەسەر ئەوە ئەکرێت ئەو ڕێسا و یاسایانەی کە هەیە تا چەند جێبەجێ ئەکرێت؟ خاتوو گەلاوێش جوت لێمانە دووبارە سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش خاتوو گەلاوێش. بەڵێ خاتوو گەلاوێش ئەگەر باس لەوە بکەین بزانین لە ئێستادا لە هەرێمی کوردستان تا چەند مافەکانی مرۆڤ بۆ هەمانوەکو یەک دەستەبەر کراوە تا چەند ئەو ڕێسا و یاسایانەی کە هەیە کە لە پێناو مافەکانی مرۆڤایە بۆ تاکەکان دەستەبەر کراوە و زامن کراوە ئەگەر گوێبیستی ئێمە بیت. بەڵێ بەڵێ خاتوو گەلاوێش گوێت لێمانە بەڕێستان وەکو کاندیدی ژمارە 64 لە سەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان چی ئەکەن بۆ بەدەستێنانی مافەکانی تاکە کەسی لە هەرێمی کوردستانە؟ ئێوە هەنگاوەکانتان چییە یان پلانتان چییە بۆ داهاتوو پێویستە چی بکرێت لەناو پەرلەمانی کوردستانە بۆ بەدەستێنانی مافەکانی تاکە کەسی لە هەرێمی کوردستانە تاک و ئێستا کاری لەسەر نەکراوە؟ سپاسان دەکەم، سپاس بۆ کەناڵە جوانەکەتان. من گەلاوێش ساڵە خدر وسوو بندیان کاندیدی ژمارە 64 بە شانازیەوە لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ دیارە لە هەموو دنیا لە هەموو شوێنێک لە هەموو هەرێمێک دیارە شتێکەیە بە ناوی مافی مرۆڤ دەستگا و دام و دەستگا و ڕێکخراوەکان هەیە بە ناوی مافی مرۆڤ. ئەوەش مافی مرۆڤ ئەوەیە کە داکۆکی کاربی حەقی خۆی بدێ بەو کەسێک کە لەو هەرێمە دەژیان لە وڵاتە دەژیاتن. منداڵ لە ناو زگیداچی خۆی مافی خۆی هەیە بۆ پەروەردەکردنی هەتا دەبێت لە دایکی دەبێت. دوای ئەوە هەموو بوونەوەرێک مافی خۆی هەیە مافی پێ بدەیت. جا لەو حاڵەتەشدا ئینسانیش مافی خۆی هەیە دەبێت بەقەدەر حەقەکەی خۆی مافی پێ بدرێ و بە تایبەتی ئەو هاوڵاتیانە کە لەو هەرێمە دەژین هەموو مافەکی خۆیان پێ بدرێن. من ئێستا لە هەرێمی کوردستان وەکو ڕێکخراوێکم هەبوو بەڵام ئیشەکان هەموو ڕاوەستاون کارەکان ڕاوەستاون کەس ناتوانێت داوای مافی خۆی بکاتن. مافی خۆت ئەستەمە بە تایبەتی لە هەولێر بەرامبەر ئێمە هیچ مافێکمان نییە، مافی ڕادەربڕینمان نییە، مافی ئەوەمان نییە خۆش گوزەرانی لەو هەرێمەی ببینین. خەڵکی بیانی خەڵکی دەرەوە دێن مافی ئەوەیان هەیە ئیشیان بۆ بکرێ کاریان بۆ بکرێ و هەموو چەشیان بۆ دابین دەکرێ و لە وێلایەکانیش خانیان دەدرێتەوە لە ستیانە بەڵام بۆ ئێمە ئەستەمە و ناماندنێ. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵێن تاکەکان کە لە هەرێمی کوردستانە ئەژین شایانی ئەوەن لەوەی کە هەم مافەکانیان بۆ دەستەبەر بکرێت لە بچووکترینەوە هەتاوەکو گەورەترین. بەڵام ئەکرێ بڵێن لە ئێستاە تاکەکانی هەرێمی کوردستان بەسیترینشت لەوەی کە موچەکەیەتی کە لەوەی کە پێویستە لە کاتی خۆی ئاوەری بگرێت. بەڵام هەنێ جارۆکە ئەبینەوەی کە 45 بۆ 6 ڕۆژیش دوا ئەکەوێت ئەکرێ بڵێن کە ئەمە مەستەرەترایەترین مافە لەوەی کە مافی خۆیەتی کە کارەکات لە کۆتاییە پاداشتێک وەربگرێت بەڵام وەری ناگرێت. خاتوو گەلاوێش بڵێ ئەگەر گوێبیستی پرسیارەکەی من بوو بێتی ماف ئەوەیە وەکو هاوڵاتی وەکو موچەخۆر بەرامبەر کارەکەی مافی خۆی پێ بدرێ
لە هەموو دنیا ئەوەیە مافی کەسایەتی تاکە کەسی ئەوەیە بەرامبەر کارەکانی خۆت هەموو مافەکانت پێ بدرێ بەڵام حق هاوڵاتیش کە هەبێت و موچەخۆریش نەبێتن مافی ئەوەی هەیە لە وڵاتە کە لەسەر ئەو زەویە دەژیتن و نفوسی ئێرێ هاوڵاتی ئەو وڵاتەیە پێویستە حەقی خۆی پێ بدرێتن شەرنی هەرموو چەبیتن من وەکو کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم خۆشە هەموو کوردستان و بەتایبەتی هەولێر هەموو بە یەک چاو سەیر بکرێ بۆچی کەسێک بچێت بە وەڕقەی مەڵبەند و ناوچە تاعین بێ و دامەزرێتن ئەی ئەو هاوڵاتیەی کە لە هیچ حیزبێک نییە لە هیچ شوێنێک نییە لە هیچ دام و دەستگایەک نییە دەبێ برزێتەوە لە ناو ماڵەکەی خۆی و هیچی بۆ نەکرێت بۆ نمونە هەواڵی بەڕێز مام جەلال هەزار ڕەحمەتی لێبی سەکۆیەکی دانا لە پارکی ئازادی بۆ ڕەخنە و ڕادەربڕینی ئازادی ئێمە ئەو ئازادیەشمان نییە کە ڕای خۆمان دەربڕین و بچینە سەر شەقام بەهێمنانە داوای مافی خۆمان بکەین تەنانەت بچین ئەو خەڵکە داوای ئاویان کردیا بەلێدان لێیان دەدان کە مافی سەرەکی ژیانە ئاو موچە مافی سەرەکی هەموو خەڵکەکە پێشمەرگە ڕۆژانە ڕادەوەستی بە تفەنگەکەی شانیەوە پارێزگاری لەو وڵاتەی دەکا لە سەنگەرەکانە دژی دوژمنان ڕاوەستایە بە دووسێ مانگ جارێک موچەی دەدەنێ ئەوەیە نیگەرانی خەڵکی کوردستان ئەوەیە نەبوونی مافی هاوڵاتی لە کوردستان باشە خات و گەلاوێشکەوەتە ئەرکی ئێوە چییە کە ئەچنە پەرلەمان پلانی ئێوە چییە کە بچنە پەرلەمان ئەم نادادیە نەهێڵڕێت ئەم نایەکسانیە نەهێڵڕێت و ماف بگەڕێنرێتەوە بۆ تاک بڵێ نادادی نایەکسانی برسێتی جیاکاری ئەوانە هەمووی لە هەولێر زۆرە بە تایبەتی بۆ خەڵکی یەکێتی بۆ کادیری یەکێتی بۆ گەنجانی یەکێتی بۆ هەموو گەنجی هەولێر لە هەموو شتێک بێبەشن نەکەریەکێتی خەڵکی هەولێر لە هەموو شتێک بێبەشە خۆ هەر گەڕەکەک نییە ئەو گەڕەکانەی هەولێر هەمویان بێبەشن لە ئاو لە کارەبا باوەڕت بیتم خەرک پارەی کارەبای مۆلیدەی پێنیە بیداتن لەبەروەی موچە نایەتن موچە بە دوو مانگ جارێک بێ بە سێ مانگ جارێک بێ ئایا ئەوە ژیانە هەیەتی بەبەر چاوی خۆتانەوە دیتان لە هەولێر چەند کەس هەر دوونێ و پێرێک کابراایەک خاوەنی سێ منداڵە خۆی کوشتووە لەبەرەوەی هیچی چی نەبووە ینی گەیشتۆتە ئەو حەدەی خەڵک خۆی بکوژێتن ئەی کوانێ ئەوە مافی مرۆڤ من وەکو یەکێک ئەگەر هات و ئینشا ئەڵڵا متمانەی خەرچی هەولێر و دەور و بەرم بەدەستێنا داکۆچی کاری سەر سەخت دەبم بۆ مافەکانی هاوڵاتیان بە یەکسانی بێجیاکاری من ئەوە لێک نادەمەوە ئەوە فلان حیزبە ئەوە فلان ئەقەلیاتە ئەوە فلان کەسەوە فلان دیانەتە باوەڕتان بێ بە یەکسانی کار بۆ هەموو ئەوانە دەکەم کە مافی مرۆڤ بیانگرێتەوە لە هەموو هەولێر و دەوروبەری زۆر باشە باس لەوە کرد باس لە گەڕەکەکانی هەولێر کرد لەوانەیە زۆربەی جاگوێبیستی ئەو بووبێتین لەوەی کە شاری هەولێر بەراورد دەکرێت بێکێک لە دەستە خوشکەکان لە شارە دیارەکان و لە جیهانە بەڵام ئەکرێ بڵێن کە ئەم جوانەی هەولێر بۆ هەمووان بە یەکسانی دابەش نەکراوە هەندێکیە لەوەی کە لە ژیانێکی زۆر خۆشە ئاژی بەڵام بەداخەوە کۆمەڵە خەڵکێکی ترمانەیە کە لە ژیانێکی زۆر ناخۆشە ژیوەکو خۆشت ئاماژەت پێکردتەنانەت ئاوی خواردنەوەی نیە لە هاوینە و لە زستانیشە بەهۆی لافاوەوە بەداخەوە کە بینی ومانە چەندی کەس بوونەتە قوربانی شاری هەولێر بەو سەرانی ئێستا کە دەسەڵاتیانەیە نابێ بە دووبەی نابێ بە پاریس نابێ بە ئەستەمبول و وڵاتە چی دیکە لەبەرەوەی ئەو سەرانە بەس بەرژەوەندی خۆیان دەپارێزن ئەو ڤێلایانە ئەو جادانە و ئەو شەقامانە و ئەو ستیانەی کە دروستیان کردیا هەمووی بۆ بەرژەوەندی خۆیانە من نمونەکت پێ دەڵێم لە ناو محافەزەی هەولێر مزایەدە دەکرێت لەسەر بینایەک لەسەر ئەوە لەسەر ستیەک پرۆژەیەک بەڵێ کەچی کابرایەکی بارزانی دەیگرتەوە هەر لە ناو محافەزە فرۆشتیتەوە بە چل دەفتەر قازاند پرۆژەیان دروست کردووە ئەو پرۆژانەی سەر 150 مەتری بۆ بەرژەوەندی چێیە ئەو زەویە زەوی زارە ئی خەڵکی هەرێمی کوردستانە ئی خەڵکی هەولێرە ئی خەڵکی ئەولادیانەی دەوروبەری هەولێرە هەمویان دەست بەسەر داگرتیا بۆ خۆیان دەیکەنە پرۆژە
پرۆژەکەش بۆ خۆیانە چەند ئەو وێلایانە لۆ خۆیان تێدا هەڵدەبژێرن باشتری تێدا دروست دەکەن بەو مقاولانە دەرێن ئەوەندە کیلۆمەتر ئەو شەقامەمان لۆ دروستکە ئەو پرۆژەیە دەبێت بۆ تۆ بێ یعنی ئەوە جیاکاری نییە ئەوە نادادی نییە کە مزایەدە دەکرێت و دەیدەنە خەڵکی خۆیان ئەوە مزایەدە نییە بەسەر ئەو مقاولانە ئەو بازرگانانە هەمویان لە هەولێر گوشراون باوەڕتان بێ کەسیان دەسەڵاتی یە قسەکردنیان نیە ناشوێرن قسام بکەن لەبەرەوەی ئیشێکی دیکەیان بۆ ناکەن. بەڵێ سوپاس بۆ تۆ خات و گەلاوێش سوپاس بۆ ئامادەبوونت کە بەشەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت. خات و گەلاوێش ساڵح کاندیدی ژمارە 64 لەسەر لیستی 129 نیشتیمانی کوردستان لە بازنەی هەولێر هیوای سەرکەوتنت بۆ خوازین دەستە خۆش بێت سوپاس بۆ ئامادەبوونت. ئازیزان و خۆشەویستان تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێتان پێشکەش کرا هیوای کاتێکی خۆشتان بخوازی.